گوشار و هەڕەشەکانی یەکێتی لە زرگوێز دژ بە کۆمەڵەی زەحمەتکێشان فراوانتر دەبێت. هەردوو کۆمەڵەی شۆڕژگێران و زەحمەتکێشانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن یەکێتیەوە هۆشداریان پێدەدرێت. لە درێژەی ڕێکەوتنامە ئەمنیەکەی نێوان ئێران و عێراق لەسەر حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن، یەکێتی نیشتمانی کوردستان لە هەوڵێکی دیکەدا گوشاری خستۆتە سەر حیزبەکانی کۆمەڵە کە لە ناوچەکانی زرگوێز و زرگوێزەڵا جێگرن. بەپێی ئەو هەواڵ و زانیاریانەی کە لەلایەن سەرچاوەیەکی باوەڕپێکراوی ناو کۆمەڵەوە بە تیوارگەیشتووە، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی بە شێوەیەکی تونند و لەلایەن بەرپرسانی سەرەوەی ئەم حیزبەوە هۆشداری داوەتە کۆمەڵەی شۆڕژگێرانی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵەی کۆمۆنیست کە دەبێ هاتوچۆی کادیر و پێشمەرگە و ئەندامەکانتان بۆ ناوشاری سلێمانی بە تەواوی ڕابگرن و لە ئەگەری هەر جۆرە هاتوچۆیەکدا هیچ جۆرە چەکێکتان پێ نەبێت. هەروەها داواکراوە ژمارەی پاسەوانەکانی بنکە و بارەگا و کەمپەکانتان کەمتر بکەنەوە و لە پێشچاوی خەڵکی ناوچەکە زۆر دیار نەبن و هاتوچۆ نەکەن و هیچ جۆرە بۆنە و مەراسیم و کۆبوونەوەیەکتان لە ناوشاری سلێمانی نەبێت و هیچ ڕێوڕسمێک بەڕێوە نەبن. هەروەها یەکێتی داوای کردووە کە نابێت لەگەڵ خەڵکی ناوچەکە هاتوچۆ و پەیوەندیتان هەبێت. جێی باسە کە یەکێتی بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە ڕێگای دەست و پەیوەندیەکانیەوە لە ناوچەی زرگوێز خەڵکی ئەو ناوچەی لە دژی حیزبە ڕۆژهەڵاتیەکان هانداوە کە بنکە و بارەگا و کەمپەکانیان چۆڵ بکەن و لەو ناوچەیان نەمێنن، با پێچەوانەوە لە ئەگەریمانەوەیان لە زرگوێز و زرگوێزەڵا خەڵک ڕوبەڕوویان دەبنەوە و کێشە و گرفتی زیاتر لە نێوانیاندا دێتە ئاراوە. ئەندامێکی کۆمەڵا بە تیواری ڕاگەیاندووە کە یەکێتی لە بەرامبەر داواکاری چۆڵکردنی زرگوێز گوتویانە کەمپ و جێگاتان بۆ دیاری کراوە و دەبێ بڕۆنە ئەو شوێنە کە ئێمە دیاریمان کردووە. بە پێچەوانەوە ئەگەر بە قسەمان نەکەن سوپای عێراق بەرەنگارتان دەبێتەوە. بەرپرسانی کۆمەڵەش لە وڵامدا وتویانە ناچینە ژێرباری ئەو داواکاریانە. ئەوەی کە یەکێتی ماوەی چەندین ساڵە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لەگەڵ ناوەند و لایەنە پەیوەندیدارەکانی کۆماری ئیسلامی ئێراندا هەیە حاشا هەڵنەگرە، بەڵام لە ڕاستیدا و بەپێی دۆخی ئەمڕۆی پەیوەندیەکانی نێوان یەکێتی و کۆماری ئیسلامی ئێران یەکێتی فشارێکی زۆری خستۆتە سەر حیزبەکانی ڕۆژهەڵات و سیاسەتێکی نانیشتیمانی لەگەڵ حیزبە ڕۆژهەڵاتیەکان پەیڕەو دەکات کە ئەمەش سڕینەوەی پەیوەندیەکانی پێشتری یەکێتیە لەگەڵ لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا و لە بەرامبەردا ڕازیکردنی دڵی کۆماری ئیسلامی ئێرانە.